هیوا لە ئاواتەکانم لە هیواکانم لە خۆزگەکانی من ئەوەیە کە زمانی کوردی بچێتە ناو گۆگڵ و بتوانین لەگەڵ خەڵکێک لەگەڵ ئەو نەتەوانەی تر قسەی پێ بکەین کە زمانی ئێمە نازانن. هیوام وایە ئەو بەرنامەیە لە ناو گۆگڵدا ببین و بە زمانی کوردی بتوانین دەنگ و ڕەنگ و پەیامی خۆمان بە هەموو جیهان بگەین. پێویستە لەسەر دایک و باوکمان منداڵەکانیان نەنێنە قوتابخانەی ئینگلیزی و ئەمریکی و نازانم فەڕەنسی و ئەڵمانی و ئەوانە. قوتابخانەکانی خۆشمان کوردی تێدا، عەرەبی تێدا، ئینگلیزی لێ دەخیندرێتن کوردیەکەی خۆمان لە زمانی دایک بۆ بینێتنە قوتابخانەشکە کە بە زمانی ئینگلیزی قسە بکە یان بە زمانی عەرەبی قسە بکە. قوتابخانەکانی خۆشمان زمانی ئینگلیزی تێدایە، کوردی تێدایە، عەرەبی تێدایە. ئێمە زمانێکی یەکگرتووی فەرمیمان نییە. لە هەر شوێنە بە شێوازێکە ئێمە پەروەردەی خۆمانکەین گەیشتونێتە ئەو ڕادەیی لە بواری کارکردنی ژیانان لەباری ڕۆژانەیە لەباری گەشەکردنی کۆمەڵگایە باوەڕێک دروست بووە کە پێویستە لە پاش زمانی کوردی چەند زمانێکی دی فێر بن. ئەمە شوای کردن خێزانەکان بیر لەوە بکەنەوە سەرتا فێربوونی زمانی کوردی دەست بکەن بە فێربوونی زمانێکی در لە دەرەوەی زمانی کورد و زمانی عەرەبی بێ زمانی ئینگلیزی بێت. ئەمە شوایە کاتن ڕۆژ بە ڕۆژە زمانی کوردی باشە کشە پێ بکاتن.